یەکێ لە سەحابە کاتێک کە دێتە مزگەوتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر منبەر دەفەرمێ ئیجلیسوا دابنیشن، هەر لە دەرگای مزگەوت یەکسەر لە شوێنی خۆی دادەنیشن. بۆ تۆ زێنایەتە ناو مزگەوت؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دابنیشە تەواو، یەکسەر جێبەجێی دەکەم ئەمرەکەی پێغەمبەر علیه الصلاة والسلام. سەحابە پێش ئەوەی کە خەمر عەرق حرام بکرێت لە ئەسڵدا عادەتی بوو لایەن عەرەقیان دەخواردەوە. کاتێک کە خوای پەروەردگار ئاەتی دابەزاند کە خەمر و مەیسر پیسە لێی دوور کەونەوە وازی لێبێنن، یعنی زەرەری هەیە، ئەو خەبەرە هات سەحابە دانیشتون بە مەجلیس و خەریکی خواردنەوەی خەمرن مەشروبن عەرەقن، جارێ حرام نەبوو کە ئەو ئاەتە هات ئەوە بەدەستیانەوە یەکسەر فڕەیاندا و هەرچی گۆزەکانیان کە عەرەقی تێدا بوو هەموویان ڕشت. دەفەرمێت ڕاوی حەدیثەکە بە کۆڵانەکانی مەدینەدا جۆگەلەی کردبوو عەرەق، هەمووی ڕشتیان. نیان کاکە خجارێ مەمان کردباوە تەواو بێ یا بابۆ بفرۆشین با نەکەوینە زەرەرەوە. یەکسەر تەنفیزیان کرد. کەواتە ئەگەر سەیری سەحابەکەین ڕەزای خوای گەورەیان لەبێ، وەڵام دانەوەیان بۆ خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بێوێنە بوو.